ڕێباز حەمالی وەکو خاوەندارێتی شیرینی دانسقا لە سلێمانی ماوەی زیاتر لە 30 ساڵە لەم بوارەیە و لە مەجالەیە کارەکەم بواری شیرینی ماوەی 9 ساڵە لە سلێمانیە کارەکەین پێشتر بە ناوی جۆراوجۆر و براندی جۆراوجۆر و کارمان کردووە ئەو شیرینیانەی لێرە دروستی ئەکەین زیاتر ئەو شیرینیانن کە ئەمڕۆ خواستی لەسرە تازەگەریمان کردو لە بواری کارەکەی خۆمانە هەم لە بواری پاقلاوەکانە هەم لە چێک و لە شیرینە دیسێرتەکانە هەم لە بۆکسی جیاوازە کە ئەمڕۆ خواستێکی زۆری لەسرە بۆ خەڵکی خواستی لەسەر خەڵکی بن بۆ دیاری و بۆ بۆنەکانی وەکو مارە بڕین و وەکو تەخەڕوج و ئەم بابەتانە. لێرە لەم بەشەیە لەم کاتەیە زیاتر لە 20 بۆ 30 جۆر شیرینی جیاوازمان هەیە هەم لە شیرینی وشکەکان هەم لە پاقلاو و بابەتەکانی پاقلاوی تورکی پاقلاوی سووری و پاقلاوی خۆماڵی تەنها پاقلاوەکانمان بەتەنیا خۆی نزیکی چل ئایتمە چل بابەتە شیرینی معجەنات و وشکەکانمان ئەویش نزیکی 10 بۆ 15 ئایتممان هەیە چێکەکان نزیکی 10 زۆر چێکمان هەیە و ئێمە چێکمان هەیە تایبەت بە بۆنەوە ئاهەنگەکان کە لەسەر خواستی کڕیارەکان دیزاینەکەین و ڕازینەوە بۆیان بە هەموو تامە جیاوازەکان چێک دروستەکەین لێرە هەم بە تای میوەکان هەم بە تامی شکولاتەکان لەسەر خواستی کڕیار. هەر بۆنە و جۆرە شیرینی خواستی لەسرە بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو شیرینیانی کە شیلاوین زیاتر شیرین ناو تاوی پێڵن ئەوانە خواستیان لەسەر زیاتر وەکو لۆقمە قازی و بامی و زولوبیا و لە جەژنەکانیشا بە تایبەتی شیرینی وشەکان زیاتر خواستیان لەسرە ئەو شیرینیانی کە وشکن زیاتر پێیان وترێ شیرینی سووکەکان چونکە توانرێت لەگەڵ چاو یا لەگەڵ خواردنەوەکانە پێشکەش بکرێ خواردنیان هەم ئاسانترە هەم سوکترێکم بۆ خواردن. ئێمە لێرە بەیانیان کاتژمێر 8 بیانی شوێنەکەمان ئەکەینەوە هەتا و کاتژمێر 1 شەو لێرە کارەکەین بە 2 شەفتی جیاواز واتە 2 ستافخانەی ستافی بیانیان بەجیا و ئیشەوان بەجیا و ئێمە کارگەکەشمان لێرە هەر لەناو شوێنەکەمانەیە لێرە لە بەشی کارگەکەمانە هەموو شیرینەکانی خۆمان دروستەکرێت. لە ئێستایا وەکو بابەتی کە شەکری تیا بەکار نەهاتبێ تەنها لە بەشی دۆدرمەکانە لە بەشی ساردەمەنیەکانە بەڵێ 2 جۆرمان هەیە کە شەکری تیا بەکار نەهاتووە بەڵام لە بەشی شیرینیە وشکەکانە یاخود لە بەش پاقلاوەکانە لە ئێستایا نیمانە بەڵام لە داهاتوە ئینشاڵڵامان بێت. لە جۆژنەکانە بە تایبەتیوانی کە خواستی لەسرە بابەتی بیتیفۆڕەکان بە دەرەجی یەک کولیچەکان خواستی لەسرە لەگەڵ برمەی وشێک پاقلاوشکەم تا زۆر بەڵێ ئەبرێ بەڵام ئەوی کە زیاتر ئەبرێ شیرینی وشەکانە زۆری لە کڕیارەکانمان پێشوەخت داگەدارمانەکەنەوە پێماڵن کە بۆ ڕۆژێک پێش دەژن شیرینیان پێویستێمەش هەموو تەڵەباتەکانیان وەرەگرین و ئامادەیەکن بێ. لێرە شوێنی دروستکردنی شیرینەکانمانە کارگەکانمانە ئەمە نانی پاقلاوەیە هەویری پاقلاوەیە هەموو جۆرەکانی پاقلاوە تقریبن بەم هەویرە دروستەکرێ بەم نانە دروستەکرێ
دوای کە هەویرەکە ئەشێلرێت ئەکرێ بە گونەگونک و گونکەکانی شاساخرێتە بینیەوە بەم شێوە جاریشتن پان ئەکرێتەوە تا نانەکان تەنک ئەکرێتەوە و ئەکرێ بە نانێکی زۆر ناسک و بابەتی پاکڵاوەکانی لێت بسەکرێت بە بۆچوونی من کارکردن هەموو پیشەیەک ئەمانەتێکە لەسەر شانی ئینسان ینی حتا پیشەی پزیشکی کە پزیشکی بەڕێز ئامانەتێکی لەسەر شانە تا دوهەمین لەحزە دوهەمین سات پاراستنی جانی نەخۆشەکەیەتی هیچی خواردنیش بۆ جۆرەیە ئەو کەسێک هیچی خواردنەکە ئەبێ ئەو ئامانەتە لەسەر شانی هەڵگرێت کە ئەو خواردنی تۆ دروستی ئەەکەیت خەڵکانێک هێن کڕایە ئەو کڕیارانی کێنە لای تۆ متمانیان بە تۆ بەخشیوە ئەو خواردنی کە ئەو کڕیارە ئیخوارد نازانێت چۆن دروست بێت یەکە ببێ ئەو کەسی کارەکە و پیشەوەرە ویژدانی هەبێت دووهەم ئەو موادانی بەکاری هێنێت کوالێتەکەی لە ئاستێکا بێت کە بتوانێت بیباتەوە بۆ ناڵەکانی خۆی لی بخۆن ئەمە زۆر گرنگە لە کارکردنە لێرە شۆنی توانی بێتمان پاکوخاوێنی گرنجێکی زۆر زۆرمان ناوە پاکوخاوێنی چونکە مەرجی یەکەم لای من پاکوخاوێنیە وە کوالێتی ئەو موادانی کە بەکارین کە سوپاس بخوای گەورە خەڵکانێکی زۆر لە بابەتەکانمان ڕازین لە شتەکانمان ڕازین الحەمدولله